ئێمە وەکو دانیشتوانی شارۆچکەی گۆپاڵە لە بەیانی زۆر سەرجادەکەمان کردو داوای حەق و مافی خۆمانەکەین چواردەوەمان پڕە لە معمل پڕە لە مەحەتەی کارەبا ئێمە وا بۆ دوومان کەجێ بێبەشین لە کارەبای ڕیسی مناڵمان هەیە نەخۆشە دایکی پاکەوتەمان هەیە نەخۆشە لە ماڵەوە لەبەر گەرما کەوتووە ئێمە و ناحەقیەمان پێ قبوڵ ناکرێت تەلەفۆن بۆ مدیر ناحیە کراوە مدیر ناحیە غیرەتی نەبێتە ناومانەوە لەم کۆبوونەوە هیچ مەجبورین بێمە ناو خەڵکەوە ئێمەش وەکو گەنجانی گۆپاڵە وەکو خەڵکی گۆپاڵە حتا وەکو دۆدڵە و خوێنمان تیابێ نییە ئەو سەرجادەیەگرین بەری ناین ئەم کێشەی نەبوونی کارەبا هەر ئەم ساڵ نیە هەر ئەمڕۆ نییە ئێمە چەند دوو مانگ سێ مانگە کارەبامان نییە جۆزەیان بۆ بەستوینە کە جۆزەی بیزەمپێریە ئەوەڵێ جۆزەی بیزەمپێریت بۆ بەستم و 24 کاتژمێر کارەباتە دەمێ ئێستا لە ئێستا دەست کاتژمێر کارەبا نییە کارەباکە پێداویستەکانمان پڕ ناکاتەوە خۆم دوکاندارن فەلاحین دوکاندار هەیە دەبەڕاتیکە هەیە داناوە لە دوکانەکە یا چلورە ساردی هەمووی تواوەتەوە می فرێداوە ئەمە خەسارەیە بۆ خەڵکی فەقیر ئێمە داواکارین کارەبای بازیانمان بۆ کەن بە 24 کاتژمێری ئەوە نەسەیری گڵۆبی ئەم مەعمەلانەمان کە شەوارە بووینە بە مەعمەلەکانەوە ئەزانی خۆمان کارەبامانێ ئاچینە ماڵە کارەبامان نییە داواکاری ئێمە ژیانە یعنی ئەگەر تۆ ژیانە نەبێت بۆچی ئینسانی ئینسان بۆ ژیان نەک ئینسان بۆ مردن یعنی ئەم دەسەڵاتە 30 ساڵە خەڵک ڕابەراتی خەڵکەکات بەم ئەم ساڵا ساڵێکە نە ساڵێکە کارەبا نییە کارەبا دەیاتێ ئاو نایەتێ ئاو تیاتێ معاش نایەتێ یعنی ژیانەکە سەختە ئەو خەڵکە شێت نەبوو ئەو خەڵکە داوای مافی حقوقیەکات هەتا کە ئەمانە گوێیان کەڕا هیچ نابیستن ئەی هیچیان پێ عیب نییە دووبارە سێبارە ئەبێتەوە لەبەرەوەی تاک بە تاکی کۆمەلگایان وا لێ کردووە کەس باوەڕی بە کەس نەبێ